ولا گرفتی غازمان هەیە 15 زارشی غازمان لۆدەی 15 زارشی لە توزاری زۆرە بەس بە 12 و نیوە ئەو هەیە قەیرانی نەفتی هەیە بەرمێ نەفتی بە 200 و تقریبا 85,000 داواکارینەوەیە غاز و نەفتمان بۆ چا بکرێ سەرڕای ئەو هەموو قەیرانێکە بەرەوشی خەڵکی کوردستانی گرتووە ڕۆژ بە ڕۆژ قەیرانی زیاتر بۆ خەڵک دروست دەکەن لەوانە قەیرانش کە سەری هەڵداوە بە تایبەتی لە سۆران قەیرانی نەبوونی غازە یعنی بەڕاستی بەداخەوە ئێستا خەڵک نەفتی نەبی و غازی نەبی و کارەبای نەبی و ئێ باشە چ لەو خەڵکێکن یعنی ماقول نییە ئەتوو بە یەک مانگ جارێک غاز بە کۆڵانکەت دانێت یعنی لەکوێ بینی بەس لەوەی بچی لە بازاری بە 13,000 زیاتر بیکڕی بۆی قازانجەکە قازان زیاتر وەرگن ینی نازانم چ لەو خەڵکەکەن چیان لەو خەڵکەیەوێ ینی پتێر نەبوون لەو خەڵکێکە زیاتر دایدۆشنە خوارێ وڵاو بەشی غازی وەرەگرین معمەلی ئاشتی قەزای سۆران دابش ئێستا دێرەزیا و بادلی عایدی بنات ئەو من دانرای ئەویش ئەو هەن بەشی وەرەگرم دابەشی سەماراکەم یعنی هەر مارەشێ بت لە شگەی نیشەڵە لە 10 ڕۆژە و 12 ڕۆژە جارێکێ شارنێ جارێ زیاتر و حیسەنەوە زیادی خەڵک زۆر هەزمەی نێخیتە سەری زیاتر ئەتوان دابشکەی وڵی تقریبا پەژۆرەی مختار و ئێستا لەوانەیە 1000 مارم عایدی بی مانجێش بزارهەیە 900 بتی وەردەکرم بەسیزا دا لە حکومەت شەکەین غازین زیاتر لۆ زیاتر بنێری لۆ سۆران حتا لە بەوەی هەزمەکە نییە پەوشەوەی بەسیزا شەڵاب ئەوەندی ماش کۆتای پێتیدین